هەر سەبارەت بە گرژی و ئاڵۆزیەکانی نێوان پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان کە ناکۆچیان هەیە هەردوو لە ئەمڕۆ لە دوانی ئیجابی هەبووە باس لەوە دەکەن کە ئەگەرێک هەیە بۆ ئەوەی لە ئاستی باڵا هەردوو لاکۆ ببنەوە ئەو چشانەی کە لە نێوانیان هەیە یان ئەو ناکۆچیی لە نێوانیاندا هەیە چارەسەری بکەین. لەسەرم بابەتە وەستم ئارینانەکەلی ئەندامی کۆمیتەی ناوەندی پارتی دیموکراتی کوردستان لە ستۆدیۆ لەگەڵمان بێت گفتوگۆی زیاتر لەگەڵەوەکەم. کاگاری بەخێر بێ. زۆر سپاس باس لە کێشە و گرفتەکان و ناکۆچەکان ناکەین چونکە هەمووان دەزانین یەکێتی لە پارتی نیگەرانە و پارتیش لە یەکێتی نیگەرانە، بەڵام ئایا ئێوە دەستەوەستانە وەستن وا بەجێ هێڵن کێشەکان چارەسەر ناکەن لەگەڵ یەکتری کۆنابنەوە؟ بێگومان نەخێر. پارتی دیموکراتی کوردستان هەمیشە وەک بەرپرسیارەتی کە لەسەر شانیتی هەر لە سەرەتای دروستبوونیەوە تا ئەمڕۆ ئەم بەرپرسیارەتێکی گرنگە و پارتی دیموکراتی کوردستان توانیتی لە قۆناغە جیاجیاچەکان ئەم بەرپرسیارەتە دەربارەی دۆزی ڕەوایگەلەکەمان و بە تایبەتی لە دوای ڕاپەڕین و کابینێک لە دوایکەکانی حکوومەتی هەرێمی کوردستان پارتی وەکو هێزێکی گەورە و بەهێز دایمەنە بەرپرسیارەتی هەرگرتیە لە بەرپرسیارەتی ڕاناکاتن. ئەگەر کێشە و گرفتێکیش هەبێتن لەگەر هەر لایەنەک یان هەر بابەتێک بێتێ پێشەوە بێگومان پارتی ئامادەیە بۆ چارەسەرکردنی. ئەمە بۆ گشت لایەنێک دروستە؟ بەڵێ. ئەی بۆ یەکێتی ما لە قۆناغی جیاجیا لەگەر یەکێتی نیشتیمانی کوردستاندا بووینە، کێشە و گرفتی شەبووە و زۆر جاریش بەیەکەوە دەستباری پاراستنی ئەزمون و حکوومەتمان کردیە، بەڵام هەموو جار کێشەکان بە سەردان و کۆبوونەوە و بە لێک تێگەیشتن چارەسەری بۆ دۆزرایتەوە. ئەم جارش چارەسەری بۆ دۆزنەوە بەپێی ڕاگەاندنی وتەبێژی پارتی دیموکراتی کوردستان لە چەند ڕۆژەی دابێ پارتی و یەکێتی کۆ دەبنەوە. بێگومان لەم کۆبنەوەش کۆمەڵک پرسەیە ئەو نیگەرانیانەی لای یەکتر هەیە باسی لێوە دەکرێت ڕێگە چارەی بۆ دەدۆزرێتەوە. ئێوە باستان لە لاپەڕەی نوێ کرد لە دوای کۆنگرە لاپەڕەیەکی نوێەکەینەوە لەگەڵ تەواوی لایەنە سیاسیەکان. ئەو لاپەڕای نوێتان دەست پێ کردووە؟ تەمانەمە ڕاستپاردەی کۆنگرەی چاردەی پارتی دیموکراتی کوردستان بوو. پێش کۆنگرەی چاردەش پارتی دیموکراتی کوردستان هەمیشە دەرگای واڵا بووە بۆ هەموو هێز و لایەنە سیاسیەکان و پارتی دیموکراتی کوردستان بە تایبەتی لە ساڵی 1992ەوە لەگەر هێزەکانی کوردستانی ئەو کات و قۆناغ تا ئێستاش بەیەکەوە بەشداربوونە لە پرۆسی سیاسی کوردستان و لە پرۆسی حکومڕانی لە کوردستان و هەر بابەتێک کاتی دەبێتە پێشەوە. ڕەنگە زۆر جار پارتی لە مافەکانی خۆشی خۆشببی دەرحەق بەوەی کە تەبایی یەکڕێزی کوردستان پەرەی پێ بدە و بپارێزرێت. ئەم جارش لە گلەی و گازەندەکانی خۆتان خۆش دەبن بۆی لەگەڵ یەکێتی کێشەکان چارەسەر بکەن؟ وەکو باسم کرد پارتی دیموکراتی کوردستان بەرپرسیارەتی هەڵدەگری و ڕەنگە زۆر جاران سەرکەوتنەکانی گشتی کوردستان خاوەنی زۆربی بە پارتیش تێدا بەشدار بیتن، بەڵام ئەگەر کوردستان زۆر جاران دێتە کەمیە گیان کەم و کوڕیەک زۆر لایەن لە بەرپرسیارەتی ڕادەکەم، بەڵام پارتی بە تەنیا دەمێنێتەوە. بێگومان پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ دایلۆگ دانیشتن گفتوگۆیە و ئێستا ئەم کێشانەی کە لە مابینی بە تایبەتی پارتی وێچێتی هەیە بابەتی سیاسی نین و دیموکراسی نین، بابەتێکە لایەنێکە هەندێک خاڵی باز دەکاتە ڕەنگەوەش بە دانیشتن چارەسەر بێت. ئەمادەن ئەم خەڵانیان بۆ چارەسەر بکەن داواکاریەیان کە هەیە؟ ئەمە نابێت کێشەکان تێکەڵ بێک بن. بابەتێ پەیوەندی بە حکوومەتی هەرێمی کوردستانەیە و بابەتێ پەیوەندی بە دۆخی هەرێمی کوردستان بەگشتی هەیە و بابەتیشەیە پەیوەندی بە مابینی پارتی و یەکێتی هەیە. دەبێت ئەم فایلانە لێک بکرێتەوە هەر کەس خاوەندارەتی ئەم بابەتانە وەربگرێتن بۆ چارەسەرکردنی. بەڵام بێگومان پارتی و یەکێتی دوو هێزن لە پێش ڕاپەڕینیش و پەیوەندیانە بەردەوامی هەبووە، لە دوای ڕاپەڕینیش ئەو پەیوەندیانە بەردەوامیەوە هەندێک جاریش لێکترازانە بووە تا حالەتی ناخۆشیش، بەڵام هەمیشە پارتی و یەکێتی دوو هێز بوونە بەیەکەوە توانیتیان کۆمەڵێک پرسی گرنگ بەرەو پێش ببن لە هەرێمی کوردستان. سەردانیان دەکەن؟ پەیوەندی بەردەوامە لەگەڵ یەکڵێن دەرگامان واڵایە، ئەوانش ئەکی دەڵێن دەرگامان واڵایە، بەڵام شێ دەست پێشخەرە بێ سەردان بکەن. وەکو باسم کرد ناکرێ هەندێک شروتی گەورە فەرز بکرێتن لە پێناو ئەوەی کە تەسیر لە پەیوەندیەکان بکاتن. یەکێتی هەندێک بابەت باز دەکاتن ڕەنگە پەیوەندی بە حکوومەتی هەرێمی کوردستان بێ، ڕەنگە پەیوەندی بە جێبەجێکردنی یاسا بێ لە هەرێمی کوردستان. وەکو پارتیش پارتی هێزەکە هێزی براوەیە، هێزی ژمارەیەکە لە هەرێمی کوردستان حکوومەتی لەدەستە. من باز لەوە دەکەم یەک خاڵ کە ئەوەیە کە یەکێتی
پەیوەستە بە بابەتێک کە حکومت دەبێت چارەسەری بکاتن پەنا لە بۆ پارتی دیموکراتی کوردستان دەبا پارتیش ئەو هێزێ ڕەنگە بەرپرسیارەتی گەورەتری لە شام بیتن و نەکەوتە ژێرباری ئەم بابەتێک کە یەکێتی تەنها بە خۆی داوا دەکات کاگەری ینی هەر گرژێ و ئالۆزێک لە نێوان پارتی وێچێتی دروستە بێ یان هەر لێدوانێکی زبر لەلایەن بەرپرسانی باڵای ئەو دوو حزبەکە بدرێت کاریگەری لەسەر هاوڵاتیانی هەرێمی کوردستان هەیە و ئەکەونە دڵە ڕاوچێوە بۆچی ئەو دڵ ڕاوچەیە کۆتایی پێنایێنن بۆچی ئێوە هەردوو حزب یەکێتی و پارتی هاوکار نابن بۆ حکوومەتی هەرێمی کوردستان لە چێدا پارتی دیموکراتی کوردستان بەستم لەوەی هەردوو کە نامەوێت کەس تۆمەتبار بکەم بەڵێ بەستم لە هەردووتانە چکە پێکێنەری حکوومەتن بەڵێ لە چێدا پارتی دیموکراتی کوردستان ڕێگرە لە بەردەم بەرنامەکانی حکوومەت پێم خۆشە منی زۆر پرسیارە بکەم بەڵام ئەو لایەنی بەرامبەرکە هەم بەشدارە لە حکوومەت هەمیش ڕێگرە لە زۆر جێبەجێکردنی بەرنامەکانی حکوومەت بۆ نمونە پرۆزەی چاکسازی کە حکوومەت ڕادەگەنی مەفروزە پشتیوانی لێ بکات کۆمەڵێک بەرنامەیەتر ئەو بڕیارانێک کە لە حکوومەت هەرێمی کوردستانی لێ ناکات تا ئێستا کە نەچتە بواری جێبەجێکردن ڕەنگە یەک لە هۆکارانە ئەوان بن ینی پارتی نییە نەخێر خاڵێشتر ئەو بڕیارانەی بۆ خزمەتکردنی گشتی لە کوردستان و بە تایبەتی لە سلێمانی و دەورەبر ڕەنگە زۆر بڕیار هەیە نێتە بواری جێبەجێکردن تەنها ئینجازەکە بە حکوومەت دەگەڕێتەوە ڕەنگە پێوان بابێتن بۆ لایەنێکی معنی بیتن بەڵام ئەمانە هۆکارن دەکرێت چارەسەر بکرێتن بەڵام ناکرێت بە بەردەوامی هۆکارانە بتەموبەڕی ئەوەی کە خاڵی تری لە دواتە پارتی ئەمجارە لەگەڵ ئەوەیە کێشەکان بە یەکجاری بنبڕ بکاتەوە و ناکۆچانە نەهێڵێت پارتی هەمیشە لەگەڵ بووە کە کوردستان دۆخێکی ئارامی هەبی و باردۆخی سیاسی بەرەو پێش بچیتن چکە حزبەکانی تریش ئەم قسانە ئەکەن ئەمجارە ناهێڵن پارتی دیموکراتی کوردستان هەمیشە بەکارە پەیوەندی نێوانێچێتی و پارتی ئەمڕۆ خۆشە سبەی ناخۆشە دووزبەی باشە سێزبەی خراپترە بێت پارتی و یەکێتی وەکو باسم کرد تەجروبەیانە بۆ لە پێشتردا و لە حکومڕانیش لە کابینەکانی پێشترێش و لەو کابینەش دەبێ هەموو هێزولایەنە سیاسیەکان پشتیوانی لە ئەزمموی هەرێمی کوردستان بکەن و پشتیوانی لە بڕیاری سەرکردایەتی سیاسی کورد بکەن هەموو بێکەوە بۆ پشتیوانی لە حکوومەت هەرێمی کوردستان بکەن ئەو حکوومەتێک کە بەدەنجی هەموو حزبەکانە بەڵام لێرەدا وەکو جەنابەت باست کرد دڵخۆشکردبی بۆ خەڵکی کوردستان لە ڕووی خزمەتگوزاری بە تایبەتی لە ڕووی پێکەوەژیان بە تایبەتی لە هەموو بابەتەکان کە پارتی و هێزەکانی تر و یەکێتیش دەبێت ئەو بەرپرسیارەتیە بخەنە سەرشانی خۆیان زۆر باشە سپاس بۆ ئارینانەکەری ئەندامی کۆمیتی ناوەندی پارتی دیموکراتی کوردستان کە لەگەڵمان بووی زۆر سپاس بەخێر بێ